برو سڵاوم کاتتان باش ئێستا لەگەڵم سەرکاتی ئەنجومەنی نیوزیلند ژمارەیەک لە کەمەندامان گربوونەوە خزانه به من ناتواني بس أهم في نقراج إن هو أو شو أمي وزلي خزانة هنا ولا مشتكي هنا أمي شيء بين معاش بين معاش فأنا يعني معاش لا تواني اشترك أصلا كم مسافر يمن مسافر صوبا جاي أما جهوزي والله شنو وانا معاش حد نبغى ذلك ما سما هنا ما لا سما لا إيش بان زوزور باش نيا معاش ما زوزور باش نيا شكل درنگ معاش أدري معاش زوزور أدري درنگ أدري هزور زوزور حما زوفرا با تمشي بين الدعوة كان فلان يدرك هاي زوزو من زوزو لما سوا وانا ما مسكر هیچ جوابی که هنینو هیچ دادم تناقم بوا جوابی خیلی خواه بیشتر کنه تا خود ساعت من هیچ تکنیه زدشم هیچ نبی چند سراغ کام هیچ نبی او شانی کفار داخواسی کەمان هەبووە بەڵام ئەوەی کە ئێستا زۆر بیمە ئەوەی کە کەمەندام خەڵکیان لە بەسەلانی ئەکیلا داخوازمان بۆ ڕێگەوبان بۆ چیزی که من دامن چیز قابل که من دامن مانده چیزی مساحت جیانی که من دامن برای شربتی ما جفعله که من دامن اینجا حکمت خوتی بری و موچه پاشه کرد و موچه نه مدعا کن حکمت آور لجانی که من دامن داد و سوش لبدم اصلا جوالینه برای ما اصلا که من دامن نه کشت چند جا کلمات کرد تا سجل بجنه کرد تا حکمت یعنی سنا و مگنیا و تو داو کارگانی که من دامن و اما برای ما داو لیرا من حوالی اما و که مشابه نبودم انجمنی وزیران تا حکمت آور که من دامن داد ابد أنا وجوله يعني أنا وجوله عشان زي هذا وجوله كم هذا ولي شاو حازي يعني هذا كمان دامان زوز الزبونة ولا خلشانة عتبوها ولا خلشانة عتبوها يملا كيف هو بابي هيش خلشيك معنا الحكومة النبي ورسي ولاتكان كاو سي ولاتكان كولاتكان شلون رزق كمان دامان شن حكومة كمان دامان الجمهور بس الجواب تشتغل استفاد إذا أنت الجواب ترى استعمال إذا أنت هنا وان جواب يمشي جواب اوكي كي ابو كرة معلومية بأني كنا خنجاقة معلومية بأني كنا سياقة معلومية بأني كنا يعني سياقة بعد زمان تصرفات كمان دامعنا بس حيبور كمان تاركان كوا خودي كمان دامعنا بعد زمان تاني هذا جيك اليوم بعد جيك في من دانش ناكل بس بدأ Yes.
بە دڵنیاییەوە ئێمە بە یادداشت بە کتاب لایەنی پەیوەندیدارمان ئاگادار کردێتەوە بەڵام ئەوەی ئەبینین کە ئەمەیەش ڕۆژ بە ڕۆژ لەحزە بە لەحزە سات بە سات ژیانی کەمەندامان بەرەو داڕمانەڕە بەرەو دۆزەخەڕە ناکرێت ینی بەڕاستی ئێمە پەیامەکەمانەوەی ڕەمەزان بەسکی برسی گیرفانی بەتاڵ ناگیرێت ناکرێت و کەمەندامێک بەسی ڕۆژ 100,000 بیتێ پێشی بڵێ کە ئەمەی ترێ مە مافەکانی کەمەندامانمان جێبەجێ کردووە سەدان کەمەندامانەیە کە ئەڕاتەوە پارەی ئەوی پێنی 4 نان بەرێتەوە بە ماڵنداڵەکەی بۆ یعنی ئێمە سەر شەقامەکانمان پێخۆشەوەی لە نێو ماڵە سار دووسڕ و بێپار و بێ برسیەکانە بەڕاستی ئێمە هاتووین دەنگی هەموو بەیامە کەمەندامانی کوردستان و نەبێت کەمەندامانی هەولێر باشتر بن لە سلێمانی یا سلێمانی باشتر بن لە دۆک نەخێر کەمەندامێک لە زاخۆ حتا ئەگاتە پێنجوێن دینار لە گیرفانیان نیە موچەکەی 100,000 بەڵام موچەی لەگەڵ ئێمە موچە وەرەگرێ بە عەلاقە وەرەگرێ بەڵام ئێمە 100,000 وەرەگرین ئەبێ پێشی شکور بین بۆیە ئێمە ناڕۆینەوە شەو لێرە ئەمێنینەوە هەتاکو سەرۆکی حکوومەت دێتە سەر خەت لەگەڵمان نەخێر ناڕۆینەوە ئەم شەو لێرە ئەخەوی سبەی شەویش لێرە ئاخەین هەتا پێویستکە ئێمە لێرە ئاخەین لەسەر ئەم شەقامە خۆم لە پێشەم یانەوە هذا كلام لا كانوا يجوا طالبون اما دعوة كريم وأمي كلامي كان كمان دعوة كده يعني يخش عن بارسنا في الكادير بدينا نار وتهاوى في سروش مد إنسان غلق أو مشكلة كان